حتا ئەو کوڕی لە ژێردەما بێ خێر و پاداشتی چاکەکانی کوڕەکەی بۆ دایک بۆ بکەی دەچێت. یەکێک لە کارەکانی ئێمە دیارە هەموو مانگەیەک بەبێ دواکەوتن موچەی مانگانە دابەش دەکەین. دیارە ئەمڕۆکە ئێمە لە سەرتاسەری کوردستان موچەی مانجی نۆمان دابەش کردووە کە 1950 منداڵی بێباوک موچەی وەرگرتووە بە بڕی 132 ملیۆن و 758 هزار دینار. جگە لەمانەش بەڕاستی دیارە ئێمە لە مانگەدا کە دەرگای قوتابخانەکان کرانەوە هەموو ساڵێک دەستگای خێرخوازی بەخشین جلوبەرگی قوتابخانە و قرتاسیە دابین دەکات بۆ منداڵانی بێباوک. ئێمە سوپاس بۆخوای گەورە 1857 منداڵی بێباوک جلوبەرگی قوتابخانەمان بۆ دابین کردن بە بڕی 600 ملیۆن و 282 هزار دینار کە ئەم ڕەپارانە لەلایەن خێرخوازانەوە دابین کرا بۆ ئێمە بتوانین منداڵانی بێباوک و کاری بکەین. جگە لەمەش هەر بە ئەوەش بڵێم کە خاوەن پێداویستی تایبەت منداڵی خاوەن پێداویستی تایبەتمان لەبیر نەکردووە کە 75 کەم ئەندامی منداڵ کە جلوبەرگمان بۆ کردن کە بە بڕی 2 ملیۆن و 625 هزار دینار. دیارە ئەمە تەنها پرۆژەی ئەم مانگەمان بوو کە لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە و جگە لەمانەش دیارە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە نێوکەرتی غەزە بەردەوامە کە ڕۆژانە تاکو و 6 پرۆژەی گەورە لە خواردن و ئامادەکردنی خواردن سەبەتەی خۆراک هاوکاری دارایی واروە شیر و دابەش دەکرێت لە نێوکەرتی غەزە. پێشەکی بە خێراتنتانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم داواکارم لە خوای گەورە نمونەی ئەم دەستگایانە زیاد بێ و زۆر بێت ئینشاءڵڵا بەرەکەتدار بێت خوای گەورە خێری خێرەومەنان زیاتر بکات کاسایان پڕ کات خوای گەورە پاداشتی ئەو ستافەش بداتەوە ئینشاءڵڵا و ئێوەش بەڕاستی ڕۆڵێکی زۆر جوان ئەبینن گواستنەوەی ئەم شتانە یعنی ئەم دەستگایەکە ئەو شتا ئەو خێر و سەدەقە و پارە و لەو بێمەعاشی ئایگوازێتەوە ئێوەش ڕاستە و خۆ هەیکردنە کۆمەڵگەوە پیشان جیهانی ئەدەن بەڕاستی خوای گەورە قاسان پڕکە لە خێر و بەرەکەت ئینشاءڵڵا خوای گەورە هیدایەتیان با بەرەکەت خاتە ماڵ و حاڵ و ژیانیانەوە ئینشاءڵڵا زیاتر و زۆرتر ببەخشن چونکم بەڕاستی وەزعەکەی کوردستان ئێستا هەمومان ئەزانین چۆنە سێ مانگ جارێک مەعاشێک بێرێت و بەڕاستی دایکی یەتیمیش زۆر ماندووە لەگەڵ وەزعەکە ئەوەی کە پیاوی هەیە ئەوە شیکەنیەتی هەر ماندووە بەڕاستی هەمویان ماندوو کردووە خوای گەورە ئینشاءڵڵا خێری هەموو لایەک بنووسێت و نمونەی ئەم دەستگایانەش زیات و زۆر و بەرەکەتدار بێ ئینشاءڵڵا. هەندی سوپاس بۆ دەکەن هەندی یا ڕەبی خوا خێریان بنووسی خوا خێری ئەو خێرخوازانەش بنووسی هەرکە یارمەتی وانش دەدەن یارمەتی مەش دەدەن کاکە ئەگە ئەوان نەبایەت چ بکەین بەبێ مەعاش ئامانەتی خوای گەورە بن یا ڕەبی خوای گەورە جەزایان لێ بداتەوە یعنی چی باشە ئەویان لۆ بێ ڕەحمەت لە داک و بابیان بێ خوا خێری وانیش بنووسی هەزار جار مەمنونیانێ دەستیان خۆش بی ئەو یارمەتیانێ بۆ ئێوە گرینگە ئەرێ وەڵڵا زۆریش کاکاتی من ئەم 6 مندارم هەیە ئەدی ئەو شەشە بەچ بەڕێوە دەچ یەکەم خوای گەورە دوام ئەوان بووینە سەبەب یارمەتی مەدەدەن. لا